20 ساڵ تێدەپەڕێت بەسەر ڕوخانی ڕژێمی بەعس و نەمانی سەدام حوسێن. چاودێرانی سیاسی و نووسەران پرسی سەرەکیان ئەوەیە ئاخۆ پاژە و ماوەیە لە دروستبوونی عێراقی نوێ چی گۆڕاوە و ڕەوشی عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بەتایبەت چۆنە لە ڕووی دیموکراسی و مافی مرۆڤەوە. لاوازبوونی پاراستنی ماف و ئازادیەکان ئەم پرسە ژمارەیەک پەرلەمانتاری عێراق و نووسەر و چاودێری سیاسی لە سلێمانی کۆ کردەوە و لە گفتوگۆیەکی کراوەدا ئەو باسەیان ورژاندەوە. ئەوان ئاماژە بەوە دەکەن ساڵ بە ساڵ ڕەوشی مافی مرۆڤ و ئازادی کاری میدیایی لە هەرێمی کوردستان ڕوو لە پاشەکشەی جدی دەکات. ئێمە بەڕاستی لە تەڕاجعێکی گەورەدا ئێستا لە پاشەکشەیەکان کە ئەم پاشەکشەیە گومانیشی خستوتە سەرەوەی کە بتوانێت ئەم دەسەڵاتە بەم شێوە تەمەنی خۆی درێژە پێ بدات و من پێم وایە ئەگەر معالەجەیەکی خێرانە بۆ نەدۆزرێتەوە کاری لەسەرەوە نەکرێ کێشەکانمان برینەکانمان پەنجەی نەخرێتە سەر من پێم وایە جگە لەوەی کە ناوئومێدیی گەورە لەوە فراوانتر کە ئیسا هەیە بێمتمانەیەکی زیاتر لەوەی کە ئیسا ناو خەڵکایە زیاتر دەبێت. تیرۆرکردن و دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان و زیندانیکردنی چالاکوانان و بەرتەسکردنەوەی کاری مەدەنی دیارترینە و نیشانانن کەوای کردووە چاودێران بڵێن بە بەراورد بە 20 ساڵ پێش ئێستا دۆخەکە ئەگەر خراپتر نەبێت باشتر نابێت. بۆ ئەوەش ئاماژە بە وێنای هەرێم لای وڵاتانی ڕۆژاوا دەکەن. لە دوای ڕوخانی سەدامەوە هەستی پێکرێ کە بەردەوام لە پاشەکشیین ئازادی ڕادەربڕین لە پاشەکشیایە مەسلەی جێبەجێکردنی یاساکان دەسەڵاتی دادوەری و سربەخۆی دەسەڵاتی دادوەری لە ژێرپرسیارایە هەموو ئەمانە ئەو پاشەکشیانن کە لە دوای ڕوخانی سەدامەوە دەستی پێکردووە کۆمەڵگەی نێودەوڵەتی بە چەند شێوازێک بە دەسەڵاتی کوردی ڕاگەیان کە ئەم پێشلکاریانە هەیە پاشەوەی گویان نەگرت بڕیاریان نا بە بڵاوکردنەوەی ئەو راپۆرتانە بە قسەکردن لەسەری ساڵانە چەندین راپۆرتی نێوخۆی و دەرەکی لەسەر ڕەوشی عێراق و هەرێم بەڵاو دەکرێنەوە کە گەواهیدەری پاشەکشەی جدی دیموکراسی و خراپی ڕەوشی مافی مرۆڤ و ئازادی ڕادەربڕینن. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.